من میوانێکم هەیە لەسرم تەوەرە مەشخەڵ کەوڵۆسی نووسەر و چاودێری سیاسی. کاک مەشخەڵ ئەم کاتت باش، هەموو لایەکە زانین لە ماوەکانی ڕابردووە سەر ڕای ڕێکەوتنەکان و جێگیرکردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان لە یاسای بودجەی عێراقی و بڕیاری دادگای فیدراڵی و هەموو ئەمانە، بەڵام وەکە بینین حکوومەتی عێراقی موچە خۆرانی هەرێمی کوردستان نانێرێت. هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی زۆری ناوە، زۆر چۆتە پێشەوە لەگەڵیان لە جێبەجێکردنی و داواکاریانەی ئەوان هەیەیان بووە، بەڵام هێشتا ئەم بابەتە چارەسەر نەکراوە. پێت وایە بۆ ئەم کێشەیە بێرەگەیشتووە؟ بەڵێ زۆر سپاس کا عەمەر بۆم دەرفەتە دەستان خۆش بێ. لە سەرەتای کێشەکەەوە تاکو ئیسا ئێمە بەردەوام ئەوەمان وتووە کە عێراق ئامادە نییە تۆ لە جەستەی خۆی قبول بکە وەکو هاوڵاتی، وەکو بەشێک لە وڵاتەکەی خۆی. بۆ من کە خۆم بە کەسێکی نەتەوە ێزانم، معنی بەڕاستی ئیستراتیجیەن ئەمەیان کە عێراق ئێمە قبول ناکات لە خزمەتی دروستبوونی دەوڵەتێکە. ئەگەر ئێمە بین بابەتەکە بەو شێوە سیر بکەین کە عێراق ئێمە ڕەفزەکە، مافەکانت ناداتێ لە برێوەوە کاوڵاتی سیرت بکە و کوڕەعیەت سیرتەکە و هەموو ئەو شتانەی تریش لیستێک لەو تاوانانەی کە عێراق بەرامبەر کورد بە درێژایی دروستبوونی کردوێتە تاکویسە. سەبارەت بە بابەتی موچە، ئەمە بەشێکە لە دەرهاویشتەکانی و عەقڵیەتی عێراق کە هەتاکو ئیسە مافەکانی کورد بەڕەوا نابینێ. اینجا گەشەی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان بە زەرەری پارچەکانی ترەزانێ. ئێمە بێ دەستکاری و عەقڵیەتە بکەین لە عێراق، بێ دەستکاریەوە بکەین کە ئەگەر فعلەن ئەوان پێیان وایە ئەم عێراقا مە بەشێکە لە عێراق، یعنی پێم سەیرە چۆن دەوڵەتێک دێ بەدەستی خۆی تەنمیە و گەشەکردن و ژیانی بەشێک لە هاوڵاتیەکانی خۆی ئەوەستێنێ. لەبەرەوە ئەبێ لە جەوهرەوە لەگەڵیان قسە بکەین. ینی تۆ پێت وایە ئەگەر هەرێمی کوردستان هێشتا ئەو داواکاریە زیادانەش زیادە بارانەی کە ناوە حکوومەتی عێراقی کە هێشتا ئەوانش بە تەواوی جێبەجێ بکات، حکوومەتی عێراق ناچێتە ژێرباری ئەو داواکاریانەی کە هەرێمی کوردستان هەیەی، کەواتە حکوومەتی عێراق نەخێر ئەبەدەن بە هیچ شێوەیەک حکوومەتی عێراق ناچێتە ژێر هیچ ئیلتیزامێکی خۆی. تەنها تۆ سەیری مەسەلەی نەوت و موچەیش مەکە، بگەڕێرەوە بۆ مافە دەستوریەکانی تر. حکوومەتی عێراق بۆ مادەی 140 جێبەجێ نەکرد، حکوومەتێک لە دوایەکەکانی. ئیستەکە ئێمە هاتینە ناو ئەم بەرنامە، حکوومەتی عێراقەوە تا ینی سیرەکەی لە قەرەتەپە و لەوانە ینی سیرەکەی دەستکاری خەریتەی جوگرافی و ئیداریە کاکە ئەمە پێچەوانی دەستورە. تۆ چۆن لە ناوچەکانی دەستکاری خەریتەی ئیداریەکەی؟ ئەمە بابەتێکی یەکجار زۆر ئاڵۆزە. من پێم وایە مەسلەی موچە بڕاوەتەوە، کێشەی موچە. من چەند جاری تریش هەر لەم کەناڵە بەڕێزەوە باسی ئەومان کردووە لە بەرنامە لە ینی حکوومەتی عێراق، بڕیاری حکوومەتی عێراق ئەوەیە کە موچە نانێرێ و ئەمە جۆرێک لە فشارە لەسەر ئەوەی کورد، عەقڵی کورد، ئیداری کورد یعنی ئیتر بەرگە نەگرێت و فەشەل بێنێت و هەرێمی کوردستان هەڵبوەشێتەوە. قۆناغی یەکەم و قۆناغی دووەمیش بەڕاستی دەستکاریکردنی دەستور و هەموارکردنەوەی ئەو مافانەیە کە بە کورد دراوە بە شێوەیەک لە شێوەکان دەستکاریکردنی ئەو دەستورە و تێکچوونی ئەو گرێبەستە کۆمەڵایەتی کە لە 2005 دەنگی لێ دراوە. من وەکو خۆم کاتێک کە سەرنجی هەموو سەرەداوەکانە دەین، کاتێک کە ینی هیچ گومانێک لەوە نییە، من تێناگەم ینی ڕاستە حیزبەکان و ئەوانی کە پۆستیان هەیە و حتا میدیاکان و ئەمانە ئیلتیزامیان هەیە، ئەوان ئیلتیزاماتی پەیوەندیان هەیە لەگەڵ لایەنەکانی تر لەگەڵ دەرەوە، ئەنجە ئیلتیزاماتی قانونیان هەیە، ڕەنگە نەتوانن هەندێک شت بە سەراحەت بڵێن. بەڵام ئێمە هاوڵاتی سادەین، بۆچی قسەی خۆمان نەکەین بۆکو ئەوەی کە هەیە؟ حکوومەتی عێراق، ینی من هیوادارم ئەم پەیامە بگاتە شوێنی خۆی. حکوومەتی عێراق موچەی کورد نادا، نقطە سەری دێڕ. یعنی ئەگەر تۆ بێ هەموو شتێکیشی ڕادەست بکەی، تاک بە تاکی خۆشمان بچین ئیمزای بۆ بکەین و نە حکوومەتی عێراق موچە نادا. من قەنەعەتم وایە کاتی ئەوەیە کورد بە شێوەیەکی تر بیر بکاتەوە. ینی بۆ ئەم بابەتە من قەنەعەتم وایە پێویستە حیزبەکان. من تۆ بۆ پرسم جارێ لە نێو خۆمانە پێویستمان بە چییە؟ لەسەر ئاستی حیزبەکان، لەسەر ئاستی نخبەی سیاسی و ڕۆشنبیری و خەڵکی بە ئاگاه لە بارودۆخ؟ بەڵێ وەڵاهی لە ناو خۆمانە جارێ پێویستمان بەوە یەکتر تۆمەتبار نەکەین. یعنی
ئامانجی عێراق لەوە کە ئەم فشارە ئەخاتە سەر کورد نەک هەر تێکدانی حکوومەتی هەرێمە تێکدانی نەسیجی کۆمەڵایەتیشە. ینی من نمونەیەکت پێڵێم ئیسا خێزانمان هەیە هەڵوەشاوەتەوە کاکە خێزانمان هەیە لەبەر بێموچەیی هەڵوەشاوەتەوە. ئەم هەڵوەشانەوە توش لە ڕووی کۆمەڵایەتیەوە چەند بنەماڵەیەکی لەیەک کردووە زانین. یعنی جاری وا هەیە چینێک لە دژی چینێکی تر کۆمەڵێک لە دژی چینێکی تر پیان وایە ئەمە مافەکەی لای ئەمە پێی وایە مافمان لای ئەوە ئێمە ئەبێ نەزەری خۆمان ڕاست بکەینەوە لەسەر ئەم بابەتە. باشە کێ تەنان ئەگەر ئیسەش موچە بێت ئەگەر ئیسە موچە بێت کێ باجی ئەوە ئەداکە ئایلەیەک لەیەک هەڵەوەشێ. ئێمە تاکویسە دراسەیەکمان نییە لەسەرەوەی کە چەند ئایلە هەڵوەشاون لە ژەرزەختی ئابووری. نەسیجی کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردستان یەکێکە لە ئامانجەکانی عێراق. ئەو نایەوێت نەسیجەکە بەو پتەوێ بمێنێ. ئەو ئەوێ اختیراقاتی زۆر دروست بکە لە ڕووی هەواڵگیری لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی لە هەموو ڕووەکانی تر. بەڵام بۆ ئەمەیکە ئێمە بەرامبەر ئەم سیاسەتە ئەبێ چی بکەین وەڵاهی من پێم وایە ئیسا ئەبێ ئیتر بیگۆڕین. ینی ئێمە 14 ساڵە لەگەڵ عێراق گرە و لەسەر یاسا و دەستور و پرۆژە یاسای بوودجە و وەفد و وەفدکاری حچی من هەمیشەکە وەفد چووە. ئەنی وەڵی بیرمیە لە 2014 کە یەکەم جار وەفد ڕۆشتنە عێراق جەنابی کاگنێچیروان ڕۆشت من لە فەیسبووکی خۆم نووسی من بەشە سەرۆک وەزیرانەکەی خۆم نانێرم ئەوەی کە پەیوەندی بە منەوە هەیەوەکو شخصی خۆم ئامادە نیم ڕێیز وزەرای خۆم بڕواتە ئەوێ چونکە ئەزانم بێنەتیجەیە. ئەزانم ئەم بابەتە بڕیارێکی دراسەکراوە بڕیارێکە ئامانجی ڕوونە تەسویقی ڕوونە میکانیزمەکانی ڕوونن. باش ئێمە ئەمە بینین بۆچی ئێوە نایبینن. بەڵام ئەبێت چی بکەین ئیستا لێرە من پێم وایە باشترین حل بۆ ئەوەی هیچ کاممان ئیحراجی بەردەم جەماوەر و بەردەم مێژوو بەرامبەر ئەوە نەبین و بەرپرس نەبین لەوەی کە تەنها شخصێک بەرپرس بێ لەوەی کە کورد چیەکە. من هیوادارم بە زووترینی کات ڕاپرسیە بکەین لە ناو خەڵک. یعنی ئەم بابەتە بابەتێکی مەسیریە بابەتێکە پەیوەندی بە ئیستە و ئایندە و نەوەکانی داهاتوو هەیە پەیوەندی بە تاک بە تاکی کۆمەڵگەوە هەیە پەیوەندی بە هەموو شتێک لە خەڵک بپرسین. زمینە سازی نێودەوڵەتی و هەرێمی و ئێمە پێشتر ڕێفراندۆمیشمان کرد بەڵام بینیمان چۆن ڕوبەڕوومان بوونەوە لەسەر ئەو ماف و داوایانەی کە هەمان بوو وەکو کورد. پێت وایە کۆمەڵگەی نێودەوڵەتی لەسەر ئەم پرسە پێشەوەی بگەینە ئەو قۆناغی کە جەنابە باسیەکەی ئەبێت چی بکەن و ئایا هیچ کارێکیان پێکرێت بەرامبەر بە عێراق بۆ ئەوەی بتوانن ئەم کێشە و گرفتانەی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە بە شێوەیەکی ئەرێنی چارەسەر بکرێت. ئەزانی کا عەمەر من یەکەم جار مەبەستمەوە نییە ڕیفراندۆمەکە بکەین بڵین جابینەوە لە عێراق نات. یعنی ڕیفراندۆمێک بکەین بۆ ئەوەی بڵین سەبارەت بیزات بە پرسی موچە ئێمە چی بکەین. ئەگەر کورد بڕیاریدا هەمومان تەسلیم ببین والله سمعا وطاعة بڕیاری کورد جێبەجێکەین و هەر هەمومانەچین تەسلیمە بین. ئەگەر کورد بڕیاریدا مقاومە بکەین من خۆم ئامادەم بڕۆم مقاومە بکەم. ئەگەر کورد خۆی کۆمەڵگەی کوردی بڕیاریدا حکومەت نەوت ڕادەست نەکە نەوت ڕادەست نەکە ئەمە پێویستە خەڵک خاوەندارەتی لێ بکە. ئەمە بڕیاری خەڵک بێ بۆ ئەوەی سبەینێ مێژوو نەڵێ ئەمە پارتی فەشەلی هێنایە یەکێتی فەشەلی هێنا. ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ خەڵکی خۆمان. ئەم بابەتە بابەتێکی حەیەوی هەستیارە تایبەتە بە هەموو تاک بە تاکی کۆمەڵگەی کوردی. ئیستا بڕۆ بازار گریانیە کاکەن نەپارە هەیە نەو کەسابەت وەساوە هەموو شتێک کۆتایی هات. لەبەرەوە ئێمە پێویستمان بەوە هەیە جارێک بگەڕێنەوە بۆ لای خەڵک پیان بڵین چی بکەین بیزات لە مەسەلەی موچە. ئەمە یەک. دووهەم سەبارەت بە مەسەلەی نێودەوڵەتی من گلەیەکی زۆرم لە میدیاکان هەیە بە لە ڕێی جەنابتانە ئەو گلەیە بگەێنین. عێراق هەڵسا کوێتی داگیر کرد کە گەورەترین جەریمەی کردبوو لە ئەو کاتە لە 1990. بەڵام میدیای عێراقی ئاسەوارەکانی گەماروی ئابووری کردبووە چیرۆکێکی مرۆیی زۆر گەورە. من چەند جار لەگەڵ کەناڵەکان قسەم کردووە کاکە وەرن ئێمە دەیان و سەدان چیرۆکمان هەیە لە سەر مەسەلەی ئەم بڕینی موچە. ئێمە نەمانتوانی ئەوم بکەین بە کەیسێکی مرۆیی بیبین بۆ ئاستی جیهانەکە. میدیای کوردی لەسەر تۆمەتبارکردن و شکاندنی یەکتریوانە خەریکن بەڕاستی تەواو بێتان بووە. ئەنی ناتوانانی قسەیە بکەی دێن ئەتشکێنن ئیهانەتەکەن بۆ لایک و کۆمنت وەمانە. بەڵام میدیای خاوەن هەدەف من هیوادارم کوردستان 24 گوێ لە من بگرێ. ئەنی وەرن با ئێمە بەرنامەیەک پەیڕەو بکەین حکوومەتی عێراق ئیحراج بکەین یان لانی کەم بچینە ناو عەرەبەکان ڕۆشنبیریان هەیە پیاوی دینیان هەیە مەراجعی دینیان هەیە لەوان بپرسین رازین بەوەی کە میلەتێکی 6 ملیۆنی برسی بکرێ رازین بەوەی لە ڕێی برسیکردن حتا ئەگەر حکوومەتی هەرێمیان قبول نییە
ڕازین بەوەی لە ڕێی برسیکردنەوە کە ئوسلوبێکی زۆر نائینسانیە بێن حکوومەتی هەرێم بڕوخێن لەژێر زەختی برسیکردنە باشە با هاوڵاتیانی عەرەب ڕۆشنبیرەکانیان حیزبەکانیان یعنی ئەمانە ضرورە ئێمە هەندێک هەنگاو بنێن خۆ تەنها گرە و لەسەر وەفد و ئەوانە نەکەین چکە بەڕاستی وەفدەکان دەستەوسانیان سەلمێن داوە. بەڕێز مەشخەڵ کەولۆسی نووسەر و چاودێری سیاسی سپاس.